لە دوای ڕاستپاردنی عەدنان زولفی بۆ پێکێنانی کابینەی نوێ وەکو هەمیشە و پرسیارە دەکرێت کە ناوبراو چی پێیە و چی لە کارنامەدایە بۆ داهاتووی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی. لە کاتی ڕاستپاردنی کەسایەتیەکاندا بۆ هەر پۆستێک ئەوەی کە میدیا و ناوەندەکانی توێژینەوە دەیکەن هەڵدانەوەی مێژووی ئەو کەسەیە، بۆیە بەپێی هەمان پێوەر کەسایەتی ناوبراوی هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. زولفی ڕابردوویەکی تەماوی هەیە، بە تایبەتی لەو کاتەی کە لەلایەن ئەمریکیەکانەوە چەندین پۆستی گرنگی وەکو وەرگێڕی تایبەت و هەواڵگری و پارێزگاری نەجەفی پێدرا و لە هەموو ئەوانەش ترسناکتر تێوەگلانی بە گەندەڵی دارایی و سپیکردنەوەی پارە و وەبەرهێنانی لە ویلایەتە یەکگرتووەکان ناسراوە. لەوانەیە باشترین ڕێکەوتنامەی کورد و بەغدا لە سەدەی 20دا ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 بوو بێت، بەڵام لەبەرەوەی سەدام حوسێن ئەو ڕێکەوتنەی واژۆ کرد و ناوبراو لە ڕێگەی دەستگا هەواڵگریەکانی ئەنگلۆ ئەمریکیەوە پشتیوانی دەکرا. دوجار ئەو ڕێکەوتنە بە ڕێکەوتنامەی شومی جەزایر کۆتایی هات. بۆیە لە عێراقی نوێدا کە لەوەتەی دەستوری ڕیفراندۆمی لەسەر کراوە تا ئێستاشی لەگەڵدا بێت، نەمادەی دەستوری 140 جێبەجێکراوە و نەبەشە بووجە و نەکێشەی شەرعیەتی پێشمەرگە و نەدۆسیەی نەوت و غاز چارەسەر کراوە. هەر جارێکە کابینەی نوێ لە بەغدا پێکێنرابێت ئەگەر لایەنە عێراقیەکان گرفتیان هەبوو بێت، ویلایەتە یەکگرتووەکان لەسەر حسابی کورد ئەوانی ڕێخستووە و کێشەکانی کوردی داوەتە دەست داهاتوویەکی نادیارەوە. ئەم جارەش وا چاوەڕوان دەکرێت کە ئەمریکا بۆ دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانی خۆی پشتیوانی لە سیاسەتەکانی زولفی بکات، وەکو هەمیشەش گوشار بخاتە سەر سەرکردایەتی کورد کە لە پەرلەماندا دەنگی پێ بدەن. لەوانەیە بە هەندێ بەڵێنی لاوەکی و پۆست و پشکی مادی ڕازی بکرێن و کێشە چارەسەر نەکراوەکانیش باڵپەسێراوی بمێننەوە. باشترین بژاردەی کوردەوەیە لە سەرەتاوە قسەی خۆی بکات و ئەگەر ڕێککەوتن لەگەڵ ناوبراودا ئەنجام درا ئەوە بە پرۆتۆکۆلێک ئەنجامی بدات کە زەمانەتی نەتەوە یەکگرتووەکانی تێدا بێت بۆ ئەوەی وەکو بەڵگەنامەیەکی جیانیش بمێنێتەوە، چونکە هەموو ڕێککەوتنەکانی نێوان کورد و بەغدا لە ساڵی 2003 بەدواوە جێبەجێ نەکراون، بە تایبەتی ئەو بابەتە دەستوری و گرنگانەی کە چارەنووسی داهاتووی هەرێم و گەلی کوردستانیان پێوە بەندە. لە دوای ڕووخاندنی ڕژێمی باسەوە خوێندنەوەی کورد بۆ داهاتووی عێراق هاوسەنگ نەبووە، چونکە زۆر جار خواستی هاوپەیمانان و ناوچەکە و تەنیا پێکاتەیەکی عێراقچی بووە، کوردیش بەو ئاڕاستەیەدا کاری کردووە کە دوجار بە بەهێزبوونی پێکاتەیەک و یەکلایی بوونەوەی وڵات بۆ پێکاتەیەکی تر پێگەی کوردیش بێهێز بووە. بە تایبەتی دۆستەکانی کورد زۆر کەم و نەیارەکانی لە ناوچەکەدا زۆر و دەسەڵاتدارن. ئەوە جگە لەوەی دوو پارتی قۆرخکاری کوردستان لە بەغدا تەنیا بە دوای بەرژەوەندیە حیزبیەکانیانەوە بوون و ئەو کاتە داوای یەکڕیزیان لەگەڵ لایەنەکانی تر کردووە کە بە ناوی نەتەوەییەوە بەکاری بێنن بۆ بەرژەوەندی پۆست و پارە و دەستکەوتی مادی و لە کاتی دەستکەوتنەکانیشدا خۆیان شەریک و ئەوانی تریان تەریک کردووە.